جەژنێکی خۆشتان بۆ بە ئەوا دەخوازی. پرسیار: ئایا نەعیم قاسم بۆتە ئامانجێک لە ماوەی دواییدا؟ ئێمە هەر کەسێک کە هەڕەشە لەسەر ئیسرائیلە یا هەڕەشە لە ئیسرائیلە کا دەیکەین بە ئامانج، گرنگ نییە کێیە، بەڵام هیچ شتێکی تر لەبارەی ئامانجەکانی داهاتوو ناخەینە ڕوو. ئایا لە مای جەژنەکەدا بردومانکردن بەردەوامە بێت؟ بێگومان بەردەوام ئابین لە ماوەی جەژنیشدا. ئێمە تێبینی کاروبارەکان ئەەکەین و هیچ گۆڕانکاریەک لە ڕێمایەکاندا ڕووی نەداوە تام دەقەیە. ئێوە وتان کۆتاییتان هێناوەوە بە وەشانی گروزە پێویستەکان لە ئێران، کەواتە ئەی چیتر هەیە؟ هێرشەکەنە سەر چی؟ ئێمە بەردەوام ئابین لە بردومانکردنی کۆمەڵێک لە ئامانج. ئێمە سیستەمەکانی بەرهەمهێنانی موشکمان و سەکۆ موشەکانیشمان کردوتە ئامانج و ئامانجی تریشمان هەیە کە بیان پێکین. ئێمە ئەوان هێشتا هێرشەکەنە سەر ئێمە. یەکێک لەو ئامانجانەی کە پێکامان پیشەسازیی سەربازی بوو، نەک لە شوێنێکی دەرکە بڵک لە سەرانسەری ئێراندا و لە ڕۆژانی پێشوودا بردومانی زۆر شوێنمان کرد کە پێگەی سەربازی بوون و ئێستا زۆر ئامانجی تر ماوە و هەر گوزێکە دەوێشێنین و هەڕەشەکان بۆ سەر ئیسرائیل کەمەکاتەوە و هەموو هەڕەشەیەکی تر لەسەر هاوڵاتی ئیسرائیلی ناهێڵی. سەرباری ئەو راپۆرتانەیکان کە لەبارەی کەمبوونەوەی هێرشەکانی ئێران، بەڵام پەرەسەندنەکان بەردەوامن. ئایا خەمڵەکانتان زیاد لە پێویست بوو لەبارەی موشەکانی ئێران؟ ئەزانین کە زۆر هێرشی تر لە ئارادەن لایەن ئێرانەوە هاوڵاتیانی ئیسرائیل ڕاکەن بۆ حەشارگەکان. ئێران بەردەوام شوێن ئاوادانەکانی ئێمە بە ئامانجەکردن بە موشەکەکانیە، بەڵام لە چاو ڕۆژانی سەرەتایی شار توانای موشەکیان زۆر کەم بۆتەوە. دوێنێش هەوڵێکی زۆرمان خستەگەڕ بۆ ئەوەی کە بە پەرسی هەموو ئەو موشەکان بینەوە کە ئاڕاسی ئیسرائیل دەکەن. بە تێکڕای ئاڕاستەکردنی موشک لەلایەن ئێرانەوە کەم بۆتەوە. ئێمە بردومانێکی زۆری سیستەمە موشەکیەکانمان کردووە و هێرشمان کردووە سەر ئەفسەرەکانیان، بەڵام ئێمە بەردەوامە بین لە هێرشەکان. پرسیاری لای یعود ئاحڕۆنەتەوە لە کۆتایی هێرشەکانی ئەم دوایەدا بۆ سەر لوبنان وترا حیزبوڵڵا پارەدارکردنێکی زۆری دەستکەوتووە، تەنانەت دەگاتە ملیۆنان دۆلار لە ماوەی پێشوودا. ڕێکخراوی حیزبوڵڵا زیاتر لە جاران لاواز بووە. پێش 2 ساڵ و نیو ئەگەر بەراوردی بکەین و توانیمانە زۆربەی سەرکردەکانیان لەناو بین، لەوانەش حەسەن نەسڕوڵڵا و ژوورەکانی سەرکردایەتیمان کردوتە ئامانج و لەم قۆناغەدا ئێمە حیزبوڵڵایەکی تاو جیاواز ئەبینین و بەشێکی زۆری ناوچەی باشووری لوبنانیشمان کردوتە ئامانج و بەردەوام لە چەند ڕۆژی ڕابردوودا گورزمان لێوەشاندوون. ئەم حیزبە هاوڵاتی ئیسرائیلی ئەکات ئامانج و من ئەمەوێت وێنەیەکی ڕاستەقینە لە ڕژێمی ئێرانی پیشان بدەم. ڕژێمی ئێران لە خراپترین دۆخەکانیدا و ڕیالی ئێرانیش بەهاکەی زۆر دابەزیوە. بێگومان ئەم ڕژێم پارێکی زۆر دابین ئەکات بۆ حیزبوڵڵا، بۆ هەوڵاتیانی لوبنانی نییە بەڵکو بۆ حیزبوڵڵایە، بەڵام حیزبوڵڵا زۆر لاواز بووە و ئێمە بەردەوام ئەبین لە بردومانکردنیان تاو کاتەی هەڕەشەکە. کابینیتان کۆنفرانسی ڕۆژنامەوانی وتەبێژی سوپای ئیسرائیل بۆ باسی ئامادەکاریەکانی کرد بۆ جەنگ و باسی بەردەوامبوونی هێرشەکانی کرد.